سەرەتا سوپاسی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمەکەین لە پەرلەمانی کوردستان کە مبادرەی ئەوەیان کرد و ئێمەیان بانگێش کرد بۆ لیژنەکەیان بۆی دواگۆڕانکاریەکانی ئەو ناوچانە و دانووسانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەسەر چارەسەرکردنی کێشەی ئەو ناوچانە بکەین. ئێمە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانمان بۆیان ڕوون کردەوە کە لە هەڵە گشتەکاندا احتیمامێکی زۆر بە چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان و ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستان دراوە و بە عملیش حکوومەتی هەرێم لەگەڵ دەست بەکاربوونیە ئەم باسەی لەگەڵ حکوومەتی عێراق خستووەتە بەر گفتوگۆ و مفاوەزاتکردن و بۆ ئەم مەبەستە لیژنەیەکی باڵا دروست کراوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا. حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی خۆی و ڕوئیای خۆی بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو ناوچانە بە تەفعیلکردنەوەی مادەی 140 و ئاساییکردنەوەی وەزعی ئێستای ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێمیش بۆ برادرانی لیژنەکەی پەرلەمانمان ڕوون کردەوە و باسمان لە هەندێک هەنگاوی هاوبەش و بەرنامەی هاوبەشیش کرد بۆ چارەسەرکردنی کێشە ڕۆژانەکانی ئێستای ئەو ناوچانە و لە دانووسان دەستپێکردنەوەش لەگەڵ لایەنی حکوومەتی عێراقیدا و ئێوازانن حکوومەتی عێراقیش ئێستا استیقالی کردووە و حکوومەتی تەصریفی ئەعمالەوە هێزە سیاسەکانی عێراق لە سەرقاڵی دروستکردنەوەی حکوومەتێکی نوێن جارێکی تر هەرێمی کوردستان لەگەڵ هەر حکوومەتێکی تر کە دروست ببێ و ئەتیفاقی سیاسی بکرێ جێبەجێکردنی مادەی 140 و چارەسەرکردنی کێشەی ئەو ناوچانە ئەولەویەتی مفاوەزات و دانووسانی ئێمە ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراق. ڕۆژەکە دراوەتە حکوومەتی عێراق و ناوڕۆکی چییە؟ پرۆژەکەی ئێمە لە سەر دوو ئاستا ئاستی یەکەم ئاساییکردنەوەی بارودۆخی ئێستای کەرکووک و چارەسەرکردنی کێشەکانی وەزعی سیاسی و ئیداری و عسکەری ئەمنی ئەو ناوچانە و قۆناغی دووەمیشی جێبەجێکردنی مادەی 140 تەفاسیلی زۆری تایە چاوەڕێی حکوومەتی عێراقین ئەم حکوومەتەیە هەر حکوومەتێکی تریش لە دوای ئەم حکوومەتە دروست بێتەوە بتوانین گفتوگۆ لەسەری بکەین و بگەینە اتفاق لەسەر ئەو وەرەقەی عملەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەقدیم کراوە. یەکەم ئێمە کە اتفاقمان لەگەڵ حکوومەتی عێراقا یا ڕاستتر وەزارەتی مالیە و ئەو لیژنە تایبەتەی کە دانرابوو بۆ دانانی قانونی موازنە لە ڕۆژی یەکشەم بوو لە ڕۆژی شەمەدا بوو ببوورە و ڕۆژی یەکشەممە حکوومەتی عێراقی استیقالی کرد و ڕۆژی یەکشەممە ئەوان لە ئەنجومەنی وەزیران مصادقەیان لەسەر قانونی موازنە کردبوو سەلاحیەتیانیشدا بۆ سەرۆکوەزیران بۆەوەی پرۆژەکە ئاخر سیاغی بکەن و بینێرن بۆ پەرلەمان و لەو ڕوانگەیەوە ئێمە لەگەڵ بەغدایە بۆ ڕۆژێ دواتر دەستمان کردە قسەکردن و ئەتیفاقکردن. ئەمە یەکەم. دووەم ئەو دەستەواژە و ئەو مەفهومانە ڕاز نییە کە باز لەواکەن حکوومەتی تەصریفی ئەعمال بۆی نییە قانونی موازنە بنێرێ بۆ پەرلەمان لە ڕووی قانونیەوە لەبەر ئەوەی ئەمە لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیران داهاتووە بە شێوەیەکی ناڕاستەوخۆڵێ حکوومەتی تەصریفی ئەعمال بۆی نییە پرۆژە یاسا بنێرێ بۆ پەرلەمان بەڵام قانونی ئیدارەی مالی کە بۆ ئەم ساڵ بەرکارە بێ ئەمە بەوازحی باز لەواکە حکوومەتی عێراقی ئەگەر تەصریف ئەعمال بێ یا تەصریف ئەعمال نەبێ مافی ئەوەی هەیە قانونی موازنە ڕەوانەی پەرلەمان بکا و دەسەڵاتی ئەوەی هەیە. سەبەبەکەی ئەمە ژەوەی قانونی موازنە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیان و بە بەردەوامبوونی مؤسساتی دەوڵەتی عێراقی بۆیە ئەمە پێویستە بکرێ و لە ڕابردووشدا کە بە ڕێزمالکی لە ساڵی 2010 حکوومەتی تەصریف ئەعمال بوو بودجەی 2011 نردووە پەرلەمان بۆیە هیوادارین هێزە عێراقیەکان و لایەنە عێراقیەکان ئەمە نەکەنە حجە بۆی ئەو قانونە نەنێردرێ و ئەگەر ئەمە ژوا بوو ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی اتفاقمان کردو هەر حکوومەتێکیش جێگرەوەی ئەم حکوومەتە بێ ئەوە ئەو اتفاقی کراوە پێویستە ڕەچاو بکرێەوە موازنە بۆ اتفاقەوە ڕەوانەی پەرلەمان بکرێ. پێم وانە بگاتەوە خاڵی سفر لەبەر ئەوەی اتفاقەکە اتفاقێکی متەوازنە و مەساڵحەکانی هەردوو لای تا پارێزراوە ئەوە نییە حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوتی زۆر گەوری بەدەستێنابێ لە بەرامبەرە حکوومەتی عێراقی زەرەری لێکەوت بێ نەخێر ئەو ادعااتانەی کە ئەکرێ لەسەر ئەم اتفاقە لەلایەن هەندێک لایەنی عێراقیەوە ڕاز نییە اتفاقەکە لە بەرژەوەندی هەردوو لایە بۆیە ئەگەر بەوردی اتفاقەکە هەر کەسێکی منصف بیخوێنێتەوە بڕوا ناکەم بیانەوە بربەستی بۆ دروستکەن ئیلا اللهم هەندێک لایەن هەن هەر دژی ئەو اتفاقن و دژی هەنگاوەکانی لێک نزیک بوونەوەی نێوان هەرێم و بەغدان ئەو بابەتێکی ترە لەسەر قانونی موازنە اتفاقی کۆتایی کراوە و ئەمە ئیتر لای حکوومەتی عێراقی ماوە ئینێرێ بۆ پەرلەمان و ئەوە لە ئێستادا بۆ قانونی موازنە هیچ بڕیارێک نییە بچینە بەغدا بەڵام ئەگەر حکوومەتی تر و نوێ و دەست بەکاربوون ئەو کات بۆ مەسائلی مادەی 140 و بابەتەکانی تر ئێمە بە بەردەوام و تومانە ئەمانەیە باشترین پەیوەندیمان لەگەڵ بەغدایە هەبێ بەغدا جێی چارەسەرکردنی کێشەکانمانە لەژێر چەتری دەستوردا کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەرەکەین بۆیە ئیتر چوونمان بۆ بەغدا و هاتن و ڕۆیشتن بەردەوامە بێ.